کە ئەمڕۆ ڕۆژی گیانی مافی بەکارهێنەرە. هەر ڕۆژێک کە دیاریەکرێت بۆ هەر بابەتێک گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و تا چەند ئەم لەم ڕۆژەیە جەخ دەکرێتەوە لەسەر ئەوەی کە ئەو بابەتانەی کە گرنگە بەو مەبەستە چۆن جارێکی تر زیندوو بکرێتەوە و قسەی لەسەر بکرێەوە بتوانین بە شێوە لە شێوەکان کەم و کوڕیەکانی لە چاو ساڵی پێشووترا چییە واو کەسانی کە کار لەسەرم بابەتاکەن چۆن بە شێوەیەکی باش هەوڵیان ناوە تاوەکو ئەم کارە بە باشی ڕنگدانەوەی هەبێ لە ناو کۆمەلگای ئایا لە ناو کۆمەلگای خۆمانە ئەمە تا چەند ڕنگدانەوەی هەیە. من زیاتر لەسەر بابەتەکە نادیۆمە چینە لای میوانە بەڕێزەکەمان کەویش دکتۆر کامەران قادرە پسپۆڕی دارایی و ئابوووریە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. زۆر بەخێر بێت دکتۆر ئەم ڕۆژە کە بە ڕۆژێکی گیانی بەکارهێنەر دانراوە گرنگی و تایبەتمەندی خۆی لە چی بینێتەوە؟ بەڵێ سپاسانەکەم تەمان ئەم ڕۆژەکە دانراوە بۆ ئەوەیە کە مافی بەکار یا تەمان هەموو تاکەکانی کۆمەلگا کە کاتێک خواز دروستکەن لەسەر شمەک و خزمەتگوزاری چییە واتە بەکاربەرن لەو حاڵەتەیە. ئەم ڕۆژە بۆ دانراوە کە ئەو تاکانەی کۆمەلگا کە کاتێک بڕێک لە ئەو پارەی کە پیانە ئەیەن بە شتێک یا خزمەت گوزاریەک مافی ئەوەیان هەبێت یا حەقی ئەوەیان هەبێت کە بەقەت قیمەتی ئەو پارەی کە پێ ئێن سوود لەو شتمە خزمەت گوزاری وەرگن کە بڵێن دەستیان ئەکەوێت واتە تۆ کاتێک شتێکە کڕیت بێ حەقی ئەو هەبێ بەقەت قیمەتی ئەوە تۆ بتوانانی سوود لەو شمەک خزمەت گوزاری وەرگری و ئەمە بەتەنیا بەکاربەر ناکرێت بەڕاستی ئەبێت حکومەت تەدەخل بکات لە چاودێریکردنی ئەو شتمەک و خزمەت گوزاریانەی کە کاتێک ئەفرێشە بە بەکاربەر. زۆر باش جا ئەم مافە چۆن دیاریکرێت چونکە بێگومان نەزانین لانێت لە کاڵایەکەوە بۆ کاڵایەکی تریا لە خزمەت گوزارێک و بۆ خزمەت گوزارێکی تر بگۆڕێ بەڵام ئەمە چۆن دیاری بکرێت چۆن بەکارهێنەر بزانێت لە بەرامبەر ئەم کاڵایەکە کڕێویەتی مافەکەی چییە؟ بەڵێ طبعا بەداخەوە لە کۆمەلگای ئێمە یا لەم سیستەمی حکومڕانەی کە ئێمە هەمانە مافی بەکاربەر زۆر احتیمام پێ نادرێت بۆ نمونە تۆ ئەگە گڵۆپێ بکڕیت گڵۆپەکە پێداڵێت بەشی 2 ساڵ ئەکات بەڵام لە کاتێکە بەشی 2 مانگەکە بەشی مانگەکات دوایی مەسەڵەن بۆ لەبەرێکە کوڵەتی ئەو شتێک کە تۆ کڕیوتە باش نییە باشە تۆ لە بەرامبەر ئەوە پارێکت داوە تۆ بەچی ئازانی ئەو شتێک کە تۆ کڕیوتە باش نییە لەبەرێکە کاتێکە چیت داوا لە فرۆشارەکە ئەکەیت کە شتێکە باتێ ئەو ئەبێ بەڕاستی پێ بڵێ کە ئەمە تەمەنی ئەم گڵۆپە چەند سعادی شکات یا بۆ نمونە گڵۆپ یعنی چەندی شتی ترمان هەیە تەمەنەکەی چەندێکە ئەو گەر پێت بڵێ تەمەنەکەی مەسەلەن 50,000 ساعتە 40,000 ساعتە فەرقی پێت بڵێ تەمەنەکەی 30,000 ساعتە ئەگە پێ بڵێ 30,000 ساعتە حتمما تۆ ئەو قیمەتە پارەی کە پێتە پێی ناویت. بەڵام دکتۆر بەداخەوە ئێمە دیوە پێچوانەکەشمان هەیە ئەگەر ڕاستگۆ بێت ئەبینە بۆ نمونە بڵێ بۆ 2 مانگ ئەمە ئیشەکە لێ ناکڕن. بەڵێ ئەوە ئەگە بڵێ بۆ 2 مانگی شکات لێ ئەکرن بەس بە شەرتێک مەسەلەن ئەوەی کە بە 50 ئەوەی کە بۆ ساڵێکی شکات بە 50,000 بێت ئەوەی تر بە 2,000 بێت بەڵام یەک شتێکی حکومەت کە پێڵن کوالەتی کۆنترۆل کە لەسەر سنوورەکان هەیە هەموو شتێکەیەت فەحسەکرێت مەسەلەن ئەم فەحسە چیە ئەم فەحسە ئەوەیە کە پێت ئەڵێ ئەمە بەشی چەندێکە و حکومەت ڕێکۆمەندی خەڵکەکات یا نەسیحەتی خەڵکەکات کە ئەڵێ ئەم جۆرە گڵۆپە لەم جۆرەیان بەم مواسەفاتە ئەوە نەبەرگاگرێت واتە قەت تۆ ئێمە چاوەڕوانی ئەبێ کڕیار نەکەین کڕیار ڕاستەکە و پێ بڵێ کڕیار نەک لەم دەوڵەتە لەو دەوڵەتانی تریش ڕاستەکە و پێ ناڵێ بەڵام لەسەر ئەو پاکەتێک کە هەیە لەسەر حکومەت تاکی دەکاتەوە کە ئەمە بەشی ئەوە ناکە ئەگە حکومەتیش تاکید دەکاتەوە حکومەت ڕبتی هەیە بە کۆمپانیەکانی جیهانەوە بە کۆمپانیەکانی جیهان ئەڵێت پێویستە ئێوە ڕازگۆ بن یعنی یا با بڵێن گوێ لە تاجرەکان نەگرن بە ڕازگۆی بنووسن بڵێن ئەمە تەمەنی ئەمەنێکە شتێکی زۆر ئاساییە و ئەبێ بدرێت بە تاجرەکان بڵێن کە ئێمە ئیسرادی ئەەکەین بەڵام بەداخەوە ئەو چونکە حکومەت چاودێری ناکاتە سەر یا علاقەی وای لەگە کۆمپانیەکانی جیهانە نییە ئەو کۆمپانیانش نایەن تهدیدی چی بکەن تهدیدی تەمەنی ئەو شتمەک و خزمەت گوزاری بکەن کە تۆ بۆ تۆی ئەنێرن ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەی دروست کردووە طبعاً ئێستا ئێوە لەوانەیە بڵێن جا ئەمە ئەکرێ حکومەت پەیوەندی بکات بەم هەموو کۆمپانیانەوە بڵێ ئەبێ وا بکەنەوە حکومەت ناتوانێت پەیوەندی پێ بەڵام دکتۆر لە وڵاتانی جیهانە زۆر جار حکومەت تەداخلی ئەم زۆر جارم بابەتانە ناکات گرنگی هۆشیاری هاوڵاتیەکە خۆیەتیت یعنی من بۆ نمونە ئەچمە هەر مارکێتێکەوە لە گڵۆپێکەوە تۆ دەستت پێ کرد بۆ هەموو بابەتەکانی تر تا چەند گرنگە من بزانم ئەمە چییە و چۆن بەکارێت و چۆن من لە ماڵەکەی خۆما بەکاری بێنم و ئێمە زۆر جار شتێکە کڕین ئەڵێن لەبەرەوەی کام شتە هەرزان و بابی بینەوە ماڵەکەی خۆمان بە پێچوانەی قسەکەی هاوکارم سەحرەوە و زۆر جاریش لەگەڵ قسەکەی وا مەڵێ وڵا شتێکم کڕی بە 1000 دینار زۆر باشتر بوو لەوەی کە 20,000 پێ ئەمیان زۆر مایەوە
کەواتە چەند گرنگە خۆمان هۆشیاریمان هەبێ بەرامبەر بابەتەکان بزین ئەمە چی لێ نووسراوە لە چۆ هاتووە و چەند بەکارەهێنرێ و چۆن بتوانین ئێمە سوودی لێ ببینین ئەو قسێ زۆر زۆر مهمەکە بەکاربە بیخوێنێتەوە بزان ئەمە چی نووسرا و تەفاسیلی چییە بەڵام ڕەنگە هۆکارێک لە هۆکارەکانەوە بێ کە خەڵک نایخوێنێتەوە یا بە زمان ئینگلیزی یا بە سینی یا بە عربی نووسراوە کە بڵێن کۆمەلگای ئەمە زۆربەی نازانێت بەڵام لانی کەم حکومەت دەتوانێت تەدەخلی ئەو بکات کە ئەبێ هەر شتێکە پرۆدەکتێک هەر بەرەمەیە کە هات ئەبێت بە زمانی کوردی لێ بنووسێت ئەگە بە زمانی کوردی بنووسێت ڕەنگە ناڵم هەمووی تاکەکانی کۆمەلگا هەمووی بیخوێنەوە تەفاسیلەکەی خۆ ئەگەر یەکجار ئەو کۆمپانیایی کە تۆ ئەو مارکی کە ئەیەنید لە وڵاتە و ڕازگۆ نەبێت لەگەڵ تا مەسەڵەن فەرەز بە زمانی کوردی شوێنایە و خەڵکی ژەمەی خوێندی و بەڵام ڕازگۆ نەبوو لەگەڵ تا جایەکتر بەکاربن نایکڕێتەوە ئەنجا بازاریش بازاری منافسەی تامەیە یعنی تۆ بەرهەمێکە بۆیت لە یەک دەوڵەتەوە بۆ نایە لە دەیان و با بڵێن سەدان دەوڵەتی جیاوازەوە بەرهەمە بۆیە ڕاستە سعرەکانیان جیاوازن بەڵام بەرهەمی جیاوازە بۆیە لەبەرەوە ئەگە تێبینی ئەوە بکەین بەڵێ ڕاستە هۆشیاری تاکەکانی کۆمەلگا بۆ ئەوی کە مافی خۆی پسەپێنێت نەک مافی بنێ مافی خۆی وەرگێت لە ڕێگەی چێوەیە لە ڕێگەی ئەوەیە کە پێویستە هەموو تاکەی کۆمەلگا کە شتێکەکرێت ئەبێ ئەو پرۆدەکتە بخوێنێتەوە ئەو بەرهەمە تەفاسیلی بخوێنێتەوە ئێمە بیرمان نەچێت تەنها مەسائلی مادی نییە مەسائلی تەندروستیشی هەیە تو هەنێ بەرهەم هەیە ڕەنگە گونجا بێ بۆ هەنێ حاڵەتی تایبەتی بەڵام تاکەکانی کۆمەلگا لە هەموو حاڵەتەکە بەکاری ئێنن بە تایبەتی مەسائلی دەرمان زۆر زۆر خەتەرە مەسەلەن تۆ بۆ ڕوونەکاتەوە وڵێ ئەم شتە ئاوایە لەو کاتەیە بیخۆ ئەگەر ئەم نەخۆشانە لەگەڵا بوو مەسەلەن مەیخۆ ئەمە خراپە بە تایبەتی بۆ نمونە حاڵەتێکمان هەیە بڵێن ئەو کەوانی کە پرێگنانتن ئەوانی کە حاملن مەسەلەن زۆر حەپەیە لیان قەدەغرکە بەڵام تێبینی ئەکەین کە کۆمەلگای ئێمە زۆر تەرکیز ناکاتە سەر ئەوەی کە ئەم حاڵەتی ئەو حاڵەتە نەخۆشانی کە هەیەی چییە یەکسەر پرۆدەکتە بکارێنەوە ناچێت تەفاسیلەکە بخوێنێتەوە ئەمە مەترسی بابەتێکمان هەیە لایەنی ڕۆشنبیری بێگومان لایەنێکی زۆر زۆر گرنگە کە بەکارهێنەر ئەبێت بیزانێت چی ئەکڕێ و ئایا ئەو بڕەپایی پارەئەیە بەقەت ئەوە کاڵا بۆ کواڵیتیەوە وەرەگرێتیانە بەڵام هەندێک جار بژاردە لە بەردەمیانە یعنی ناچارە یان هەندێک جار ئەبینیت بۆ نمونە ئێستا جەنابەت مەسەلەن ئینتەرنێتێک بەکارەهێنیت یەکێک لە کۆمپانیەکان لە کوردستان ئەبینیت ئینتەرنێتەکە دوای ماوەیەک خاوە بێتەوە ئۆکێ بە سزادان و بە بەکارنەهێنانی دانێکی تر بکەن ئەبینی بە هەمان شێوە یعنی بژاردەکان یان کەمە یان بژاردە لە بەردەمتانە یان هەنێک جار واکات تۆ ئیتر ناچارە بی لەگەڵ دۆخەکە یا ئەڕۆی مەبەستمان لەم ڕۆیە ئایا نابێت لە ئاستێکی باڵاترە چاودێری ئەمبار و دۆخی با بڵێن مافی بەکارهێنەرە بکرێت بڵێ هەر لە سەرەتای ویستم لە سەرەتای بەرنامەکە ویستم باسی دووشت بکەم یەکەم پرایس سعر دووەم یعنی کوالتی یعنی بڵێن جۆرەکەی ئەوەی تۆ ئەچێتە بابی نرخەوە بابی نرخیش ئەچێتە چیەوە ئەچێتە احتیکاریەوە ئەمەی کە توی لێ چۆتە احتیکاریە وە لە کوردستان ئێمە شەریکاتی احتیکاری زۆر زۆرە یعنی مەسەلەن دوو شەریک کارتێڵ لە ئابووریا پێڵێن کارتێڵ ئەەکەن سێ شەریکە ئینتەرنێت کارتێڵ ئەەکەن کەسیان بە کوالەتێکی خراپ ئینتەرنێتەکە دەیاتێ بە 40,000 دینار یا بە 30,000 دینار یا بە 25,000 دینار ڕێەکەم لە سەی کە کەس لەو سعرەکەم تری نێت تۆش ناچاری ئەمە ئەگۆڕی ماوەیەک ئەماکەی سەرەتا زۆر زۆر چالاک و ئەکتیڤە مەسەلەن بۆ نمونە ئینتەرنێت دوایچیتە کۆمپانیایەکی ترەوە ئەویش ماوەیە کەروایە بەس ئەمە یەکەم کە باسم کرد دوای ماوەیەکتە خاوە بێتەوە ئەمەی دووەمیش دوای ماوە خاوە بێتەوە کەسێکی تۆ دو سێ کۆمپانیا لە بەردەسایە 40-50 کۆمپانیا لە بەردەسانیە ئەمە لە ئابووریا پێڵێن احتیکار یا پێڵێن منافسەی احتیکاری یا احتیکاری قلەی پیاڵێن نەگەسیان کۆمپانیا بێ ئێمە زۆر کۆمپانیامان هەیە نەک ئینتەرنێت زۆر کۆمپانیای ترمان هەیە کە احتیکاری قلەی پیاڵێن واتە دو سێ کۆمپانیا کارتێڵێکیان کردو بۆی قازانجی خۆیان لە خەڵک بسەن ڕەنگە يعني اما من اتوهم لك كومبانيا خانوبرش او شتا ببينم مثلا راسا كومبانيا بروجي خانوبري زور هي بلام اتوانم بلام ام كومبانيا كارتيل كان كردو شقيق بس سي دفتر شو دفتر تيجي بي دفترش بدا 5 دفتر مثلا بشرط هاني كان كواليتي زور مشكله وتوج ناشاري هالي بشري يعني هيك الرقيق سيما اللي برده ثانيه يا ابي ام كومبانيا بشري يا ابي اول بشري اما اتت قومي احتكاره وام احتكاره بداخل ابي تدخلي تيابغش كبو ابو ريزوس خرابه وبو ما في بكار دکتۆر کە باسی ئەوواکەین لە ڕووی ئابوووریەوە ئەو کۆمپانیانەی کە ئێستا لێرە بەربڵاوە ینی بەڕاستی زۆربەی کۆمپانیەکانمانێ لە چەبرچیان بۆی کە خۆیان باشترین دەربخەن کەواتە ئەو کۆمپانیانە تا چەند ڕۆڵیان هەیە لەوەی کە تۆ خزمەتەکەی بە هاوڵاتی بەڵام لەگە خزمەتەکەش ئابێ سوودی پێ بگەێنێ ئەمە مەهانجیە لە وڵاتە پێشکەوتەکان بەدیەکرێ بەڵام لێرە زۆر جار بەداخەوە ئەو ناوێت سوود بکە بەس ئەوێ داهاتەکەی خۆی زیاتر بکە ئەمە ژواناکە کە گرفتەکە زیاتر بێ لەوەی کە من بەکارهێنەرێکم کە سوود نەبینم لە بابەتەکە
بەڵێ لا ئابووریا شتەکە ئەوەی کە ساوتم منافسی یا احتیکاری قیلە کە سێ 4 کۆمپانیان شتێکی ترمان هەیە پێڵم پێرفێکت کۆمپیتیشن واتە منافسی تامە واتە کرد 50 کۆمپانیا لەناو بازار هەبێ 150 کۆمپانیا لەناو بازار هەبێ منافسە دروست دەبێت بە باشترین کواڵیتی و نزمترین سعر خزمەتگوزاری پێشکەشە بەڵام من پێم وایە ئەو منافسی ئەو پێرفێکت کۆمپیتیشنە منافسی تامە ئەوەی منافسی یعنی بە تەواوەتی هیچ کەسێک ناتوانێت دەست بە بازار بگرێت ئەوەیە لە کوردستانە زۆر کەمە ئەگەر وانە بێت ئەگەر 150 کۆمپانیا هەبێت کە احتیکاری نەبێت ئەو کاتە چی ئەبێت ئەو کاتە ئەوەیە کۆمپانیەکان بۆی قازانج بکەن چیەکەن ئەبێ کواڵەتێکی بەرز و نزمترین سعر چونکە خوازکەم بۆ واتە کە سعرکەم بۆ خوازە سەر تۆ زۆرە بێت لەو حاڵەتەیە تەنها ئەتوانین کە مافی بەکاربەر بێت تەدەخولی حکومەت چی بکەین بەبێت تەدەخولی حکومەت مەسەلەن پارێزگاری لە بکەین تا ڕادێک ئەوش ناتوانین لە ساوابێ بەس تا ڕادێکی زۆر توانین پارێزگاری لە بکەین وەکو لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەیە مەسەڵەن منافسە تامەیە بابەتێک هەیە کاتە باسی مافی بەکارهێنەر ئەکرێت ئەویش بابەتی گەرنتیان زەمانە هەندێک لە کاڵاکان یا خزمەت گوزاریەکان ئەمەی هەیە لە کوردستانی خۆشمان کاتێک کە تۆ ئەم مافەت بە تۆ ئەدرێت پارەیەکە لە بەرامبەر وەرەگرێت بەڵام کاتێکە دکتۆر ئەو کاڵای تۆ بەکارەهێنێت یا خزمەت گوزاریە کە گەرنتیەکە هەیە ئەی بیتەوە بۆ کۆمپانیاکە ئەڵەی بۆ نمونە منم کێشەیەم هەیە کاڵاکەم کڕیوە ئەم کێشەی هەیە ئەڵێ ئەمە شمولی گەرنتی ناکە یعنی ئێمە ئەم کێشەی گەرنتیەمان هەیە لە کوردستان بەناو هەیە بەڵام لە ڕاستیە کاری پێ ناکرێ بەڵێ ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەرەقێکی لەگەڵایە ئەو گەرنتی وەرەقێکی لەگەڵا زۆر بە وردی نووسراوە زۆر یعنی نووسراوە تێرم ئەند کەندیشن مەسەلەن ئەو شەرت و مەجانەی کە تۆ ئەو بەسەر تویا سەپاندووە کە لەم حاڵەتەیە من بۆ دەگەڕم لەو حاڵەتە بە یعنی مەجالەکەی زۆر تەست کردوێتەوە مەجالەکەی زۆر وای لێ کردووە کە ئەگەر هات و مەسەلەن هەر لە خۆیەوە تەلەڤیزیۆنەکە ئەکڕی مثلا بەکارەبەکەی دوای 2 ساعت ئەسووتێت ئللا لەو حاڵەتەیە مەگەر بۆ بگۆڕن بۆ تاکەکانی کۆمەلگا هەر بابێن بگەڕێنەوە سەر ئەو پرسیاری پێش و کە تاکەکانی کۆمەلگان نایەن ئەو تێرم ئەن کەندیشنە بخێننەوە بزان ئەم تێرم ئەن کەندیشنی کە دان ناوە لە وەرەقە بچکۆلەکەیە هەیە مەسەلەن لەگەڵ یایەتی ئایا شمولی چه حاڵەت دێکەکە پێم وانیە هیچ کەس خوێنبێتەوە بە منیشەوە یعنی تۆ ڕەنگە تااقەتە نبێت 3-4 پەڕێ هەمووی بە وردی نووسراوە خۆ هەنێکیان هەیە بە کوردیش نووسراوە بەڵام ڕەنگە تااقەتی ئەوە نەبێت مەسەلەن چی بکەیت مەسەلەن هەمووی بخوێنیتەوە ئانە خۆ ئەگەر تەفاصیل بخوێنیتەوە ئەزانی ئەو گەرنتیەی کە ئەوان کردوانە زۆر زەحمەتە بۆ ئەوەی کە ئەو بەرهەمەی کە تۆ کڕیوتە ئەو شتمەکەی کە تۆ کڕیوتە لەو حاڵتانە بسووتە لەبەرەوە کە زۆر زەحمەتە ئەو گەرنتیەی کە ئەوان یاویانە بتوانرێت بگۆڕێت لەبەرەوە کە ئەگەر لە دەستی کەوتە خوارەوە شتا و کاتە ئەو گەرنتیە نایگرێتەوە لە کوردستان بەڕێزت کاڵایەکت کڕیوە بەعام ئەوەنەی کە من بینی بێتم کارتێکە کێنن بەسەر قوتووەکەیە ئەڵێن ئەمە نیشانی ئەوەیە کە گەرنتی هەیە واتە شتێکی زیایە نییە کارتێکە تەنیا کاتێکە ئەگەر بۆ نمونە خەلەلێک لەم کاڵایە دروست بوو جەنابەت ئەگەر برتەوە بۆ کۆمپانیاکە وتت ئەم خەلەلەی هەیە و بەپێی ئەوەش کە ئێستا ئەوەی کە جەنابن ئەڵێ کۆمەڵک مافەیە کە نووسرا لە ناو خۆدی ئەو کتێبە بچووکە یان ئەو دەفتەرە بچووکە کە لەگەڵیا هەیە بڵێ من ئەمەم هەیە بەڵام ئەو کۆمەڵک هۆکارت بۆ بێنێتەوە ئایا بۆ نمونە هیچ ڕێگەیەک هەیە کە تۆ بتوانیت بە دووادا چۆن بە وەرگرتنی مافی خۆت بکەیت هەنەبێت خۆش بیت ڕاستەکەی بەداخەوە هیچ ڕێگەیەک نییە لەبەرێک ئەو تێرم ئەنکەندیشنەی کە نووسراوە ئەگەر هات و تەفاسیلەکە بخوێنیتەوە مافی ئەوە نابێت لە زۆربەی هەرە زۆری حاڵەتەکانە تۆ بتوانانی ئەو شتمەکەی کە کڕیوتە بیجێڕیتەوە لەبەری کە ئەگەر بچیتە بیخیتە محکەمەشەوە لە محکەمەڵێ باشە خۆتۆ پێشترمە خوێندێتەوە تۆ تەمان بەکاربەڕ لە نەخوێندێتەوە نەخوێندێتەوە تا نووسراوە ئەگەر لەم حاڵەتەیە ئەو شتە چکا ئەوەی مە بۆ ناگۆڕینەوە لە حاڵەتی زۆر کەمە ئەو شتمەکە بۆ ئەگەڕنەوە کە زۆر یعنی لە 1000 بەرهەمە یەک دانیان ئەو حاڵەتی بەسەر نایەت بۆچی کۆمپانیاکە ئێوێ پارێزگاری لە خۆی بکات ڕکلامێکی بۆ کاڵێ من گەرنتی تۆ ئەگەم بەڵام کەی تەفاسیلی گەرنتیەکەی ئەخوێنیتەوە بەڕاستی هیچی وایتیانە کە تۆ وای لێبێت ئەو شتمەکەی کە تۆ ئەیێنیتەوە مەسەلەن شتێکی لێبێ و ئیش نەکا و دوایی بیجێڕیتەوە یعنی مەجالەکەی وەکووتم زۆر بۆ تەست کردوێتەوە واتە ئەگەر تۆ بیخێتە محکەمەشەوە هەری دۆڕێت زۆر باشە کەواتە باسی ئەوە بکەین کە زۆر کات ئێمە هەمومان گەنج نین کاچین شتەکڕین باسی کۆش بکەین باوکمان دایکمان کەسانێکی بەتەمەن کەسانێک هەیە لەوانەیە شارەزایان نەبێت لە بابەتەکە تا چەند گرنگە ئەو شتێک کە من بەدەستێنم کەسەکەی بەرامبەرم تێم بگەێنێت بۆ نمونە بڵێ کوالێتەکەی ئەمەیان بەم شێوەیە و نرخەکەی بەم شێوەیە بۆی کە من دڵنیابم لەمە ئەمە لە ڕووی ئابوووریەوە لەناو کۆمەڵگایە تا چەند سوودەگەێنێ بۆی کە من بەکارهێنەرێکم تووشی زیان نەبم سوودیش ببینم لەو بابەتی کامە بەڵێ ئەو تەمانەوەکەوێتەوە سەر فرۆشیارەکە لە فرۆشیارێکە لەوێ ئایا ئەبێ بۆ کەسێک هەیەت هەر خۆشمان یعنی ڕەنگە
زۆر لە گەنجەکان بچن مەسەلەن شت بکڕن ئەمە بەدەر لە پیرەکان ینی پیرەکانی ئەو کێشیان هەیە بڕاستیوانی کە تا ڕادێت تەمەنیان هەیە ئەبێ ئەو فرۆشیارە بۆی ڕوونکاتەوە بڵێ ئەمە حاڵەتەکەی ئاوایە لەو حاڵەت حتا تێرم ئەن کەندیشنەکەش ئەوەی کەوتم مەسەلەن گەرنتەکەش ئەبێ بۆ ڕوونکاتەوە بەڵام لەبەر ئەوەی کە ئەو تەفاسیلە بات ئەو کەسە نایکڕە بەڕاستی ئەو تەفاسیلە با بڵێ ئەمە خراپەکەیەتی دوای بووبان ئاوای بۆچی نایکڕە دکتۆریانی لەبەرەکە ئەوەیە کە لەبەروی بازار شکستەیەنێ یاخود بۆ ئەمە لە وڵاتانی کە جێبەجێکرێ بۆ لای ئێمە جێبەجێ ناکرێت بەڵێ ئەمە لەبەری کە فرۆش یارەکە ئەزانەیە کە کڕیارەکە سپۆرتێکی وای نییە لەلایەن حکومەتەوە چاودێریەوە ئەمەیەک دووش فرۆش یارەکە ئەزانێت کە ئەم شتانە ڕوون کاتەوە لەوانەیە کڕیارەکە گرانەکەی بۆ نەکڕێت هەرزانەکەش بەم شێوەیە نایکڕێت لەبەرەوە ئەچێتە دەرەوە ئەچێتە شوێنێکی تر لە شۆپێکی تر بەو شێوەیە کە ئەم تەفاسیلی بۆ باسکردنەوەی ئەم پرۆدەکتە ئاوا خراپە و لەو حاڵتای ئاوای لێ ئاوای لێ لەنگ ڕەنگە شۆپێکی تر ئەو شتە ڕوون نکاتەوە یا فرۆشارێکی تر ئەو شتە ڕوون نکاتەوە کە ئەو شتەی ڕوون نەکردەوە مێنتاڵەتی خەڵکی خۆشمان بەداخەوە وایە یعنی بەڕازگۆیانە شتەکە وەرەگرێ و ئاڵە دیارە ئەم شۆپە باشترە یا ئەم پرۆدەکتەی ئەم بەرهەمەیە ئەم شوێنە هەیەی باشتر لە کاتێکە ئەو بەرهەمەی کە ئەو بەتەمایە لێ بکڕێ و فرۆشارەکە بۆی ڕوون نەکردێتەوە شتەکە هەر هەمان پرۆدەکتەکە لە بڵێن دوکانێکی تر باشترە لە وڵاتە پێشکەوتەکان لەم ڕۆژەیە لەوانەیە مافی بەکارهێنەر کۆمەڵێک چالاکی بەڕێوە بچێ هەر لە مارکێتەکانەوە دەست پێ بکات تا شوێنی جلفرۆشتن و کۆمەڵی بابەتی تریش لەوانەیە داشکان نەبێ بۆ هاوڵاتیان بۆ کەسانی کە ڕۆژانە بەرکەوتنیانەیە لەگەڵەوە شێوەیە ئەمە تا چەند گرنگە و وا ئەکا بازارێکی جارێکی تر بتە و دروست بێت بەڵێ پێشەوەی بچمە سەر ئەوە ئەمێ ئەو ڕوون کە فرۆش شارەکانی ئەوروپا بڵێن با بڵێنی بەریتانیا کۆمپانیایەکە ناوی ئارگۆزە ئارگۆز مجموعەیە کارمەند ئیشی تیەکە یعنی زۆر شتی پێداویستی هاوڵاتیانی هەیە زۆرشی هەیە ینی ئەلاتی کارەبای زۆر شت ئەم کەسە کە بڵێن 50 کەس یا 100 کەس لە ئارگۆزەکە ئیشەکەن لە فرعەکانە ناو شارەکانە مەسەلەن خۆش ئارگۆزی خۆی نییە مەسەلەن هەر کاتە پرۆدەکتەکە بۆ بردەوە خرابوو وەری ئەگرێتەوە بۆ شەرتانێک هەیەی بەڵام لای ئێمە دوکانارەکان هین تاکەکان هی خۆیانە لەبەرەوە بەو پەڕی محاولەکەن زۆرترین بفرۆشن ئەوە هۆکارێک ئەوەیە بەنسبەت ئەوەی کە پرسیارەکەی بەڕێزە پەیوەست بوو بە چێ بوورە پەیوەست بوو بەوەی کە لەم ڕۆژەیە کە تۆ ڕۆژێکی جیانی دیارریەکە ینی کۆمەڵە چالاکی بەڕێوە چێ وا لە بەکارێنەرەکەی زیاتر بێتەوە شتەکانی تۆ بەدەست بێنێ بۆ لە بەروی بڕەپارەکە کەمە بێتەوە بزبط ئەو بەڕاستی ئەو داشکانەی کە لە ئەوروپا هەیە بەداخەوە لە بۆنەکانە هەیە لە لای ئێمەکە لە لای بۆنەکانە ئاسگیشتی نەخەکان بەرزەبێتەوە پەیوەندی هەیە بەچیەوە پەیوەندی هەیە بەو جەزبەی کە ئەوە مارکێت یعنی سیاسەتی مارکێتینیان زۆر بڵێن کاریگەرە لەسەر بازار هەر بۆیە فرۆشتنیان دیایمە زۆر لە کاتێکی حساس و لە فترەیەکی دیاری کراوە مەسەلەن وا لە سەرنجی بەکاربەر ڕائکشن بۆ چی بۆ ئەو براندەی خۆیان دیسەکاون دەکەن ڕەنگە ئەو دیسەکاونتە قازانجی وای لێ نەکەن بەڵام ئەمە بۆ سیاسەتی مارکتینیان باش لەو ساڵەیە لەبەرەوە لە کاتێکی حساسە بۆ نمونە لە کاتی کریسمسە دیسەکاونتی زۆرەکانی یەن خەڵکانێکی زۆرەیە بە سعریکی هەرزان شتمەکەکانیان کڕن کە شتمەکانی ئەکڕن بۆچی ئەیکڕن بۆچی بەو هەرزانە ئەیفرۆشت ئەو شۆپە ڕەنگە قازانجی وانەکە یا لەوانەیە هەنە لە حاڵتە زەرشکە بۆ ئەوەی کە بتوانن تاکەکانی کۆمەلگا ئەو شتمەکانی کە لەو شوێن لەو براندە هەیە بیکڕن و بەکاری بێن و بزانن چەندێک کوواڵەتەکەی مهمە چونکە جاری وایە سعرەکەی وانە گرانە کەس ناتوانێت هەر ینی خەڵکانێکی زۆر ناتوان بیکڕن ناشتوان تاقیکەنەوە یەک جار بیکڕن تا بزان کوواڵەتەکەی باشە خراپە بەڵام ئەمە فرسەتێکە بۆچی فرسەتێکە بۆ ئەوەی کە ئەم دیسەکاونتە ئەکەن یا ئەم داشکاندە ئەکەن بۆی کە ئەمە خەڵکانێکی وەکو با بڵێن ئەوەنەی دەخلیان نزمە داهاتیان نزمە بتوانن ئەو جلوبەرگانی کە بۆ نمونە بۆ جلوبەرە ئەو جلوبەرگانی کە ئەیانەوەی بیکڕن لەو براندە کە کاتی خۆی گران بۆ ئێستا بارزان بیکڕن و بەکاری بێنن و بزان کە کوواڵەتەکەی چەند چاکە ئەگە کوواڵەتەکەی ئەوەنە باش بوو مەسەلەن بیان تقسیمەکەن مەسەن گەشتێک 50 پاوەنی پێبن لە گەشتەکە 20 پاوەنە ئەوەی 20 پاوەنەکە لەوانەیە بەش بەرگەی دوو مانگوری ئەوەی 50 پاوەنەکە لەوانەیە بەرگەی دوو ساڵ بگرێت کە کاتێک ئەیشوی هیچی لێ نایە دوایی ئەگەر 50 دوایی ئەوە مێنتاڵەتی خەڵک وایە لە مارکێتینە ئەگەر 50 پاوەنیشی بە مشکلە نەبێت چکاڵە بەشی دوو ساڵەکە و کوواڵەتەکەی خراپ نابێت مەسەلەن ئەوەی چەکە لە هۆکارانەی کە ئەو دیسەکاونتەن مەسەلەن ڕۆیە دووەم ئەوەیە کە ناساندنی ئەو براندە بە هاوڵاتیان مەسەلەن ئەوە خاڵێکی ترێکە زۆر گرنگە بەس لە وڵاتی ئەم ڕاستی ئەو شتە نیە زۆر سپاس مەمنون بۆ ئامادەبوونی بەڕێزت سپاس بۆ زانیاریەکانت هیوادارین ئەو ڕۆشنبیری لەناو تاکی ئێمەشا هەبێ کە بزانێت چی ئەکرێت ئایا بەقەت ئەو پارەیە کواڵیتی وەرەگرێ و هەروەها چاودێریەکیش لە ئاستی باڵایە هەبێت بۆی کە بازار کۆنتڕۆڵ بکات زۆر سپاس